کە گوێبیستی ئەو میوزیکە دەبی بێگومان دەزانیکەوە پەبجیە یەکێکە لە یاریە هەرە بەناوبانگەکانی جیهان کە تەنیا لە 3 ساڵ توانی خۆی بە هەموو جیهان بناسێنێت تەنانەت ئەوانەی گەیمەریش نین. دەزان یاری سەرنجڕاکێش لەسەر یاری PlayerUnknown Battleground ناسراو بە پەبجی. ژمارە 10 دروستکاری ئەو یاریە ناوی براندن گرینە بەڕەچەڵێک ئیرلندیە و دوای خوێندنەوەی کتێبەکانی هەنگەر گەیمز بینینی فیلمێکی ژاپۆنی بەناوی باتل ڕۆیال بیری لەوە کردووە بیرۆکەیەکی گونجاوە یاریێکی باتل ڕۆیال بۆ شێوە دروست بکە. ژمارەیەک یاریزان بخرێنە نەخشەیەک شەڕ بۆمانەوە لە ژیان بکەن و لە کۆتایی کەسێک یان تیمێک براوە بێ. ژمارە 9 دەزانیت ئەو بازنشینەی لەسەر نەخشەکە پەیدا دەبێت کە پێی دەڵێن بلو زۆن سەرەتا پلانیان دانابوو 4 گۆشە بێ نەوەکو بازنە. بەڵام بەوەی ئەوەی دروستکەری یاریەکە ئەو توانایی نەبوو بتوانێت زۆنی 4 گۆشەیی بچووک بکاتەوە واتە کۆدینگەکەی زۆر خراپ بوو بۆیش کردیە بازنە چونکە ئاسانتر بوو گەرنا سەرەتا دەبووایە 4 گۆشە بە. ژمارە 8 با باسی هاکەرام بکەین. ئەو یاریەی زۆرترین هاکەر بەکاری دێهێنن تاوان نیشان بدەن گەیمەری ناوازن کەس ناتوانێت بەرەنگاریان بێتەوە بەڵام پەبجی تا ئێستا زیاتر لە 150,000 گەیمەری خۆی بان کردووە بەهۆی بەکارهێنانی فێڵ و هاک لە ناو یاریەکە نزیکەی 600 بۆ 750 کەسیش بماوەی 100 ساڵ بان کراون واتە تا ناتوانین یاریەکە بکەنەوە. گەر ئەکاونتێکی دیکە دروست بکەن بێگومانەوە دەتوانن یاریەکەش بکەنەوە. ژمارە 7 هەموو چەکەکانی ناو یاری پەبجی فیزیکیان جیاوازە بێگومان لە یاریەکانی کاڵ ئۆف دیوتی باتڵفیلد فۆرتنایت هەموو یاریەکان چەکەکان جیاوازن بەڵام لە پەبجی زۆر جیاوازترن. چەکە دوور هاوێژەکان بە هیچ شێوەیەک سوودی نییە وەکو SMG بەکاری بێنی. شۆتگەنەکان لێکتریەوە جیاوازن بۆیش هەر یاریەک بەقەت پەبجی جیاوازی لە چەکەکانی خۆی دروست نەکردووە لە تەقەکردن تایبەتمەندیەکان و شێوازی بەکارهێنانیان. ژمارە 6 بۆتەکان لە یاری پەبجی مۆبایل ڤێژنی مۆبایلی یاری پەبجی لە کوردستان و ئاسیا زۆر بەناوبانگە بەهۆیەوەی هەموو گەیمەران ناتوان کۆمپیوتەرێکی پیسی بکڕن کەچی مۆبایلێکیان ئایپادێک بە $1000 دەکڕن بۆ پەبجی کە باشترین پیسی دەتوانن پێ بکڕن. لە کۆتاییدا پەبجی مۆبایل پڕێتی لە بۆت واتە کارکتەری کۆمپیوتەری کە ناتکوژن تەقەت لێ دەکەن بەڵام ناتکوژن تەنیا بۆ پڕکردنەوەی ژمارە 100 یاریزانەکەیە. سەرەتا بڕیار بوو بۆت بەکار نەهێت بەڵام دواتر بیان لەوە کردووە گەر بۆت بەکار نەهێنن ڕۆژی وایە گەیمەری زۆر کەم یاریەکە دەکەن ناتوانن یاریەکان 100 کەسیان پێپڕ بکەنەوە بۆیش ئەو کاریان کردووە. ژمارە 5 بەباسی بەناوبانگترین نەخشە یاریەکە بکەین ئیڕێگڵ خۆی ناوەکەی لە ئیرین ئەنجل هاتووە کە ناوی کچی دروستکەری پەبجیە کە نەخشە یاریەکەی دروست کرد. ناوی ئەو نەخشەی بە ناوی کچەکەی کرد ئێرین دواتر ئەوەندەی خۆش دەبیست پێی دەوت فریشتە ئەنجل بۆیش ناوەکەی کردە ئێر ئەنجل بەڵام هەموو جیهان ناوەکەی بە هەڵە خوێندەوە بۆ یەکەم جار بۆ ناوەکەی بووە ئیڕێگڵ و براندن ئێستا خۆشی بەو نەخشەیە دەڵێ ئیڕێگڵ. ژمارە 4 پەبجی لە 2017 توانی ڕیکۆردێک لە پیسی تۆمار بکە تا ئێستاش هیچ یاریەک نەیتوانیەوە بیشێنێ. ڕیکۆردەکە ژەوەیە لە مانگی 12 2017 کاتێک تازە یاریەکە بڵاو دەکرێەوە لێک چرکەدا 3,6,358 گەیمەر بێکەوە لە ناو یاریەکە یاریان دەکرد کە ئەمە ڕیکۆردێکی جیهانیە هیچ یاریەک لە مێژوودا نەیتوانیوە لە یەک چرکەدا 3 ملیۆن گەیمەر بێکەوە یاری بکەن. ژمارە 3 پەبجی زیاتر لە 24 ملیۆن کۆپی لە پیسی لێفرۆشا و دووەم پڕفرۆشتنی یاریە لە مێژووی پیسیدا و لە ئەکسبۆکس وان و پلەیستێشن 4 بڵاو کرایەوە کە بە پارێ و بە خۆڕایی هاوشێوی فۆرتنایت بەڵام لە مۆبایل بە خۆڕاییە کەسی خاوەنی قومارێکی ئەلکترۆنی حکوومەتەکانی جیهانی تووڕە کردووە و خاوەنی سیستەمی ڕۆیال پاسەک لە ڕێگەی تەنیا مۆبایلەوە توانیویانە زیاتر لە 30 ملیۆن دلار قازانجکۆ بکەنەوە و داهاتەکەشی بەرز دەبێتەوە بۆ 300 ملیۆن دلار. ژمارە 2 ئایا دەزانی باڵەخانەکانی نەخشە ئیڕێگڵ لەسەر باڵەخانەکانی یەکێتی سۆڤێت لە ساڵانی 1950 دروست کراوە بە تایبەتیش ناوچەی نەخۆشخانە و فڕۆکەخانەکە هاوشێوەیە لەگەڵ هەندێک شوێنی یەکێتی سۆڤێتی پێشوو کە سەرەتا حکوومەتی رووسیای تووڕە کرد بە بەکارهێنانی ئەم کارە. حکوومەتی رووسیا یاریەکەی قەدەغە نەکردووە چونکە زۆرینەی یاریەکانی کاڵ ئۆف دیوتی لە رووسیا قەدەغەن بەهۆی ئەوەی بەخراپە باسی سەرباز یان حکوومەتی رووسی دەکە یان هەندێک شوێنی رووسیا بەکاردێنن. ژمارە 1 تا ئێستا زانیوتە شاری پوچینکی لە نەخشەی ئیڕێگڵ لەسەر شوێنێکی ڕاستەقینەیە تەنانەت ناویشی پوچینکیە. ئەمە شارۆچکەی پوچینکیە لە رووسیا تەنانەت خاوەنی هەمان جیۆلۆجیە تەنانەت هەندێک لە ماڵەکانیش لەسەر ئەو شوێنە دروست کراوەتەوە بۆ ئەوەی شوێنەکە دابەشی دووبەرە بووە خاوەنی شوێنی حەشاردانی زۆر باشە دەرهێنەری یاریەکە بیری لەوە کردەوە دروستکردنەوەی شوێنە لەوانەیە کارێکی باش بێ و ئێستا شوێنە لە نەخشە یاریەکە شوێنێکی زۆر بەناوبانگە و گەیمەران زۆرینەی کات لەو شوێنەدا دەبەزن. دیارە حکوومەتی رووسیا ئاگاداری ئەو شوێنە نین گەر نالەوانەیە قەدەغەی بکەن.